یەکێتی نیشتیمانی کوردستان جددیە لە ڕێککەوتنەکە ئەگەر چی تێبینیش هەیە لەسەر ڕێککەوتنەکە لە ناو سەرکردایەتی لە ناو قەواعد بەڵام ئەو ڕێککەوتنە و یەکێتی پابندەپی بە پێی ئەو پرۆژانەوە ئەو پەیمانانە بێ کە فراکسیۆنەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستاندایان من ئەڵێم لە ساڵ 50 حکوومەتی ئێستا کە پێک دێت پابندی ئەو پەیمان و ئەو پرۆژانە بێ گۆڕانکاری باش بەدی دێت بەڵام ئایا چەند ئەتوانێ پابند بێ و توانای ئابووری و دۆخی ئەمنی دۆخی سیاسی لە عێراق و ناوچەکە چەند هاوکاریەکە لە ڕووی بابەتیەوە ئەمەیانە بێت چاوەڕوان بکەین من پێم وایە هەموو هەرێمی کوردستان ئەبێ سیاسەتی خۆی لەم کێشەیە نێوان ئەمریکا و ئێران و جەمسەرەکانی دەوروبەریان هەموو هەرێمی کوردستان بەجیا لە عێراق نەچێتە ژێرباری مەسئولیەتی ئەم بڕیارە سیاسی ئەمنی عەسکەریە زۆر هەستیارە عێراق سیاسەتی خۆی چۆن ڕسمەکە ئەگەر لە بەرژەوەندی ئاشتی و ئاشتەوایی بوو و ئەگەر کێشەی گەورەی بۆ عێراق و بۆ کوردستان بە تایبەتی دروست نەکرد من پێم وایە بێ هەرێم سیاسەتی خۆی هاوەهانکە لەگەڵ بڕیاری مرکزی دەوڵەتی عێراق لەم کێشەیە کە جیهانی و ئیقلیمیە